کەیسێکی تر کارمان کرد کە کەیسێ بوو بەداخەوە تەزویرات کرابوو لە شتێکە کە ترشی سماقا کە ڕەنگێکی سروشتی و تامێکی سروشتی و سوودێکی زۆر بەرزی هەیە بۆ لەشی ئینسان و بۆ تەندروستی ئینسان. کۆمەڵی خەڵکە بوو لە دەرەوەی پارێزگای سلێمانی هاتن کەپەکیان هێنا و ڕەنگێکی سناعیان تێکەڵا کرد لەگەڵ لیمەدۆزی و خوێ و هەندێک مادەی ترا کە هات بە ترشە فرۆشە لە بازارە ئێمە ڕێگریمان لێ کردو قەدەغەمان کردو لە هەر شوێنێک و مارکێتێک و مەطعەم و چێشخانەیەکە بگیرێت دەستی بەسەرا گیرێ و بۆ تەلەفەکێت و سزا ئەدرێت. خوێیەکمان نەبوو لە بازارە خوێی سەنعەتی بوون بۆ هەدەفێکی تر بۆ ئامانجێکی تر داخڵەکەن لە سنوورەکانەوە کە بۆ خاڵکردنەوەی تاوەری کارەبا بوو بۆ خۆشکردنی پێستە بوو بۆ کارگەکانی ساردەمەنی بوون. هاتن دەرە هەندێک کارگەمان هەبوو بەداخەوە لە کیسکردنیان بۆ کرد و درا بە خەڵک و خەڵکی خوارد و زیانی تەندروستی زۆر گەورەیە گەیاند. ئێستا ئەوانە هەمویان پابەند کراون، هەمویان بەڵەنامەیان لێوەگیرا و سزا دراون و لە ئێستاە حاڵەتێکی ترمان هەیە بەداخەوە کە کۆمەڵێک هاوڵاتی هەڵەسان بە شیلەی گلوگۆز باوازە بێت بە شیلەی شەکر کە شیلەی گلوگۆز سادەترین جۆری شەکرە کە بە زۆر بە ئاسانیەشێتە خوێنەوە و هەر کەسێک شەکری هەبێ شەکری خوێنی بەرزەکات و زیانی زۆر گەورەی پێگەێنێ. ئاهاتن بەم شیلەی گلوگۆزە کە ئەم شیلەی گلوگۆزە باوازە بێت بە فەرمی داخڵەکرا. بەڵام بۆچی داخڵەکرا؟ بۆ دروستکردنی شیرینی لە کارەکانی شیرینیە یا لە ساردەمەنەکانە بۆ دۆ دەرمەوانە بەکارەهێنرات. بەڵام بەداخەوەم هەوڵاتیانە هاتن لە قوتونیانیان بۆ کرد و وەکو جوانکاری پاچێ شانەی هەنگوینان تێ کرد و لە بازاڕە ئەیان فرۆش بە مارکێت و فرۆژگەکان و هەندێک جار مەجموعی لێبڵیان بۆ دروست کرد بکەمە بۆ نەخۆشی شەکر نابێیان بڵێن عادی ئەمانە هیچی ڕێگە پێدراو نییە. بەس پاسەوە ئێمە نمونەیە و شیلەیەش و نمونەی هەنگوینەکەشمان نردووە بۆ بەڕێوەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی کە ڕێگە پێدراو نییە ئەم شیلەیە بەکار بهێنێ بۆ دروستکردنی هەنگوین و لە ئێستاە ئەم خاوەن کارانەی کە ئەمیشیان کردووە هەمیان لە هەوڵی ئەوەیان مۆڵەت دەرکەن و هەنگوین تەعبیە بکەن.